سوودەکانی چێ ئیماندارن. سوودی حەجەوەیە کۆبوونەوەیەکی جەماوەری مسلمانانە، قووەت و هێز و بازی مسلمانان دەرەختا. حەج تەماشای کە هەموو ڕەنگێک مسلمانان ئیعلانێکا کە ئەم ئیسلامە شوێنکەوتی زۆر زۆرە. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. ئەومان پێڵێ حەج واتە هەمووتان بە یەکەوە بن، پشتی یەکتری بەرمەدەن. ئیماندار لەگەڵ ئیماندارە ئاوایە. ئیماندار نابێت ڕووی بلە ئیماندار بکە، نابێت دژایەتی مسلمان بکەی ئیماندار بکەی بە هیچ شێوەیەک، چونکە ئەگەر وا بوو عانە خەتەرە تۆ فەرمانی خوا جێبەجێ نەکرد. دووەمیان ئیمانداران فێری ئەومانەکە سەبر و ئارام بین لە ئیحرام بەستن لە میقات، فێری سەبرمانەکە. حەج هەر کەسێک چووە ماڵی خوا و هاتووە هەرتوو ڕەبوو، ئەوە بزانێت لە حەج هیچ ئیسفادەی نەکردە لە خۆ سەبر و ئارامی، چونکە لە حەجا ئەبێ ئارامت زۆر بێ، ئەبێ سەبرت زۆر بێ. کە سەبر لەورە فێر نەبی تەئکید لێ بێ، من ێژم قەناعەتم وایە فێر نابی، چونکە ئەوە قەڵەباڵغترین شوێنە. چونکە دووەم داوامان لێ ئەکا سوودێ لەو سوودانە ئارام بین و فێری یاسا دەبین. سێمیان یاسا، هەمووی بە یەک شوێن ئەڕوا، کەس بە لە بەسەری کەسا ناکە، پێش و پاشینی هەمووی یەک بەرگی لەبەرە، پەلەکردنی تیان نییە، کەس پێشی کەس پێ ناخە، هەمووی بە یەکەوە چێ تا ئەو مەشهەدانە بە یەکەوە تەواو دەکا. فێری یاسامانەکە. سێمیان ئیمانداران فێری ئەوەمانەکە خۆشەویستی قیامەت، بیرخستنەوەی قیامەت و دەرچوونی خۆشەویستی دنیا لە دڵماندا. چکە بۆ لەوێ هەموو بەرگێداکەنی، هەموو جلێلا ئەبەی، بەس یەک جل یەک قوماشە هەمووی گەورە بچووک ڕەشسبی مەسوول بێدەسەڵات فەقیر هەژار باڵا کورد باڵا بەرز گشتی یەک شتە. ئاوا دەکەی ئاوا دەکەی ئەڵی ساحەی مەحشەرە، هەر لە خۆتەوە مەشهەدی قیامەت دەکەوێتە فکرت، بەڵام قیامەتێکی بچووک. ئەمە ئەومان پێڵێ ئیمانداران. خاڵێکی ترمانە ئیمانداران ذکر و یادی خوا گەورە ڕائەگرێ. هەمووی ئەچێ بۆیە بە یەک دەنگ هاوارەکە، هەمووی لەبەیک اللهم لەبەیک. ئەو ذکرە گەورەیە، هەمووی ئەرە واڵێتەوە، غەیری ئەوە بۆت نییە ذکری تر کە لە شوێنەکانە ڕۆی و شوێنانی کە دانراوە. ئەوە پێمان ئەڵێ عەزەمەتی خوامان بۆ دەرەخا و گەورەی ذکر و یادی خوای پەروەردگارمان بۆ دەرەخا. ئیمانداران خاڵێکی ترمان ئیمانداران یەکریزی تەبایی برایەتی لە نێوانی موسڵماناندا، چی ڕەنگێک بێ و چی زبانێک بێ و چی شکل و شێوەیەک بێ، کەواتە ئێمە هەمومان ئینەمە المؤمنون ئیخوە، براین. ئیتر برای دایک و باوکی بێ غەیری ئەوە ئەمە برایەکی خوێن و گۆشتیە ئێسقانیە، غەیری ئەمە کە برایەتی دینداری. ئێستا ئێمە هەمومان براین، فەرق نییە لە نێوانی هەمومانە، کێ دەوڵەمەندە کێ فەقیرە، کێ بەرزە کێ نزمە، باڵای کێ زبانی ئەمەیە زبانی ئەمەیە. نە، مەدام مسڵمانی هەمومان هەمومان براین. لەوێش وایە ئیماندارانی خۆشەویست. ئەمە چەند خاڵێک بوو لە خزمەتتانە، ئەوانەی کە پێشی بچین بۆ عەمرە و حەج ئەنجامی بدەین، ئەشت خاڵ بوو. ئەوەیشی کەوا کە سوودی لێوە دەرگین چەند خاڵێکە خۆی زۆرە، ئەوە نەکافیە، 6 خاڵ بوو. خوای گەورە حەجی حاجیەکانمان قبوڵ بکە، عەمرەی ئەو کەسانی کە عەمرەیان کردو خوا لێیان قبوڵ بکە. یا ڕەبی خوایە لێتە پاڕێینەوە، ئەوەی ئەو ماڵەی نەبینێ خوایە ئاشنای بکەی بۆ ماڵە پێشەوەی بگەڕێتەوە بەلای تۆ. خوایە ئەوەیشی وەفاتی کردو و ڕۆیشتووە، خوایە نیەتی هەبووە خوایە بۆی بنووسی. یا ئەڵڵا خوایە ڕەحممان پێ بکەی، ڕەحم بە مولایەتمان بکەی، عاقبەت خێرمان بکەی، لەشمان ساغ بکەی. یا ڕەبی خوایە بۆ دینەکەت موفەقمان بکەی.